هەکار ئەو بەرهەم و بەروبوومە جوانەی کە لە کوردستان هەیە لە جۆرا و جۆری میوەکانمان تەنیاوان ناکات ئێمە لە وەرزی خۆیە بەس ئەو میوانە بخۆین و سوودە تەندروستەکەی وەربگرین. هەندێک شێوازیش هەیە وا دەکات کە هەمان میوە لە وەرزێکی دیکە هەمان بێت بەڵام بە شێوازێکی تایبەت ئەویش یاخود وشکردنەوەیەتی یا بەجبسکردنێتی یا بۆدرەکردنی میوەکانەکەمانش شێواز و ڕێگای تایبەت بەخۆی هەیە پێشتر بە شێوازێکی ترکراوەسا تەکنۆلۆژیا بەرەو پێشبردنێکی زۆر باشی لەو بوارە کردووە لە کوردستانیش ئەمە سوودی لێ وەرەگیرێت. زۆر ڕاستە. جا بەرهەمە جیاوازەکانی باخ و ساختکردنەوەیان بە شێوەی وشکراوە و گیراوە وەک ڕەبەهەنار دۆشاوی تو هەموو ئەمانە دەبێت یەکێک لە تۆرەکانی ئەم ڕۆمان لا بەیانی 24 ئێمە میوانمان لەگەڵ دەبێت بەڕێز خاتوو سیڤەر ئەحمەد کامیش بەشدار بووە لە فیستیڤاڵی هەنار لە کەرکووک لە ماوەی ڕابردوو فیستیڤاڵی هەنار لە کەرکووک کرایەوە وەک دەزانین هەناری کوردستان هەناری زۆر باشی هەیە و لە ماوەی ڕابردوو هەناردەی دەرەوەش کراوە کە ئەمە جێگای خۆشحاڵیە. خاتوو سیڤەر سڵاوت لێبێ بەیانیت باش خۆشحاڵین دەبینین خاتونێکی گەنج خەریکی ئەم کارەیە و گرنگی بە بەرهەمە خۆماڵیەکان دەدات لەم ڕێگەیەوە دەوێت بەرهەمی جیاوازی لێ دروست بکات. تۆ چۆن بەشداریت کرد چی دروست کردبوو؟ پێشەکی سڵاو لە ئێوەش بەیانی ئێوەش باش. من تقریبا ئێمە ماوەیەکی زۆرە خەریکی بە بازارکردن و لە کیسەنان و لە قوتونانی بەرهەمە خۆماڵیەکانین. براندی ئێمە پێی ئەوترە براندی خەرپانی یعنی تقریبا پرۆژەکەمان لە کیسنان و لە قوتوکردنی بەرهەمەکانە وەکو تو قەیسی و هەڵوژە و ینی مەسەلەن وەکو شەوتەرەمان هەیە کە تێکەڵەیەکە لە تو بادەم و گوێز و هەنجیر. اینجا فستیڤاڵێک تقریبا کراوەتەوە نزیکی چەند ڕۆژێکە لە کەرکووک ینی پێمان خۆش بوو وەکو ینی شوێنەکانی کە بەشداری بکەین لەم فستیڤاڵە. ئیتر سواز بەخوا ینی فستیڤاڵێکی زۆر باشە زۆر پێشوازێکی گەرمی لێکرا لەلایەن خەڵکی کەرکووکەوە ئێمەش وەکو هاوشەوی فرۆشیارەکان بەشداریمان کردووە. زۆر چاکە. خاتوو سیڤەرەوەی کە زۆر گرنگە لەو جۆرە خواردنانی کە لە وەرزێکی دیکەشە هەر بەکار ئەهێنرێ ئەوەیە کە بتوانێت بە شێوەیەکی تەندروست هەڵبگیرێت. زۆر جار ئێمە هەنێ خواردن هەیە لە ترسی ئەوەی کە ئەو مادە پارێزراوەکان یاخود ئەی پارێزێت مواد حافظەی پێ ئەوترێت لێ ئەدرێت سوودە تەندروستەکەی نەک نیەتی بەڵکو زیانیشمان پێگرێت. چەند گرنگە کە ئەم جۆرە بەرهەمانەی کە ئێوە بەرهەمی هێنن ئۆرگانیک بن و شێوە سروشتەکەی خۆی لەدەست نەیات لە ڕووی مەبەستم لە ڕووی سوودە تەندروستەکانوێتی. چی دەکەن بۆ ئەوە؟ بسەوت ئێمە سەرەتا فکرەی ئەومان بۆ هات کە ئەم بەرهەمانمان بخێنن ناو کیسەوە ئەوە بووکە سێری مەسەلەن مارکێتەکانوانە کرد هەمووی کیسەی دەرەوە بوو مەسەلەن هەمان ئەو توێی کە ئێمە لە کوردستان هەمانە لە باخەکانی خۆمان هەمانە هەمان تووە ئەکرێتە ناو کیسەکەەوە بە نرخێکی زۆر زیاتر ئەفرۆشرێ و لە هەمان کاتە تەبعاً مادێکی حافظەی تێ ئەکرێ. ئیتر فکرەکە لەوە هات ئێمە بۆچی مەسەلەن ئەو شتانەی کە لە کوردستان هەن ینی زۆر شتێکی بەسیتە بچین دیزاینێکی جوان بۆ ئەم کیسەیە هەڵبژێرین و بەرهەمەکانی تێ بکەین. تەبعاً هیچ مادێکی حافظە بەکار ناهێنین هەر شتەکان خۆمان نەخێنە ناو کیسەکەەوە و ئەشیخینە بازارەوە و ئێمە بە دوو شکڵ ینی پێچانەوەمان هەیە. جۆرە شکڵێکیان تەواو کەپسی ئەەکەین بە ئامر و ئەیخێنە ناو مارکێتەکانەوە. جۆرەکی کەشیان لە بەرچاوی کڕیارەکە مەسەلەن سەرەتا تقریبا ینی ڕخنێکی زۆرمان لێ گیرە کە بە کەپسکراوی لە فستیڤاڵەکان ئەمان فرۆشت چونکە ینی خەڵک سیقینەوە ینی بەجدیم ئێمە کات خۆم بەگوێ خۆم گوێم لێ بووە مەسەلەن ینی وتوانە ئەمە چییە ینی دەرەوەی هی ئێرانە هە سیقن ینی لەبەر ئەوەی کە سیقەکە نەبوو ئێمە هەڵسین داهێنانێکی ترمان کرد جۆرە کیسێکی کە دروست بکەین کە کەسەکە مەسەلەن داوای مەسەلەن ئەڵێ نیو کیلۆ مەسەلەن توشکرام ئەوێ لە بەردەم خۆی بخێنەوە کیسەکە و لە بەردەم خۆی کەپسیکەین. ئیتر ئەم شکڵە زیاتر سیقە پێکراوتر بوو ینی بۆ ناو بازار ینی بڵێن بۆ ناو فستیڤاڵ و شتەکان بەڵام ئەو شکڵێکی کە سەرەتاوتم بە ئامێرەکان کەپسی ئەەکەین ئەویان بۆ مارکێتەکان ینی هەتا نردومانەتە دەروێ وڵاتیش. باشە. خاتوو سیڤەر زۆر جار دەبینین
جوتیارەکان کێشەی ساختکردنەوەی بەرهەمەکانیان هەیە بە تایبەت بەرهەمی سێ و لە راپۆرتەکان ئێمە سیر دەکەین لە هەواڵەکاندا هەیە زۆر درەنگتر ساغ دەبێتەوە. ئایا ئەگەر بێت و هاوشێوەی هەنار هاوشێوەی قەیسی ئەمانیش بێن بە شێوازێکی دیکە سوود لە بەرهەمەکە ببینین بۆ نمونە بکرێت بە سرکەی سێو، ینی ئەمە تۆ وەکو کەسێکی شارەزا کە با بڵێن سرکەی هەنار و ڕوبە هەنار و تو ئەو بابەتانە خەریکی ئەمە ئاسانتر نییە بۆ ساختکردنەوە لەوەی کە سێوەکە بە شێوازێکی ساغ و سروشتی لەبەردەست بێت. خۆی وایە مەسەلەن سێوە یان هەنارە یان تووە بۆ نمونە هەنەر یعنی مانگێک بۆ 2 مانگ بەردەستەوێ خەڵک ئەتوانێت بیکڕێ، بەڵام یعنی بە شکڵێکی کە ئەتوانین مەسەلەن ئاواکەی بگرین بیکەنە ڕووبە هەنەر یان سێوەکە بێنین و بیکەنە سرکەی سێو، بۆ شێوەتوانین 2-3 ساڵ سوودی لێ وەرگرین لەو بەرهەمە. باشە، شتێکی دیکەویش وشکردنەوەی میوەکانە وەکو شەوچەرە بەکاری بێنیت، ئیتر ئەمە با بڵێن هەنجیرە، قەیسیە، سێوە بە شێوەی جبسکراوی واتە ئەوە تەنک و ناسک بێکایی خۆی ئەها ئەو قرمەیی بێت شەوچەرە ئاسایی بەکاری بێنیت. تا چەند ئەمە لە کوردستان خواستی لەسەر و تا چەند ئێوە هەوڵتانداوە کاری لەسەر بکەن و چۆنی شەکڕینی لەلایەن کڕیانانەوە خەڵک ئەو جۆرە میوانە بەکارهێنێت چکە سوودێکی تەندروستی زۆر باشیشی هەیە. بیستەبت ئێمە ئەوە ینی خەڵک زۆر زۆری حەز لێ بە تایبەت ئەو شەوچەرێ ینی من ئەوکو خۆم لە هیچ شوێنێکی کە نمبینیەوە لە لایەن فرۆشیارەکانی مەسەلەن کوردستان یان لە پێشانگاکانی کە ئێمە هەڵساوین مەسەلەن مێوژ و هەنجیر و تو گوێز و بادەم هەمومان تێکەڵ کردووە خۆمان تێکەڵ یانەکەین ناوی لێ ئێنین شەوچەرە لەسەر کیسەکەش نووسیومانە. باشە خات و سیڤەر لە ڕووی داراییەکەەوە بگومان هەر کەسێک کە کارێک دەکات لە پێناو ئەوە کار دەکات بتوانێت قازانجێکی دارایی تێدا بکات بە بڕوای تۆ کامەیان سوودی زیاترە ئەوەی کە وشک بکرێتەوە یان ئەوەی بە شێوەیەکی ساغ دەفرۆشرێت یاخود ئەوەی کە دەکرێت بە سرکە و ڕووبە هەنار. ڕاستەکەی مەسەلەن بڵێن مەسەلەی وشکردنەوە شتێک نەتەنیا ئێمە کردبێتمان هەموو کەس ئەیکا باشە، بەڵام ئێمە لە کیسەکردنەکەمان زیاتر وەکو بڵێ خەڵک زیاتر حەزی لێیە. اینجا وەکو لایەنی سوود و قازانجەوە هەرێکە و تەبعاً سوودی خۆی هەیە، ینی وەکو سەرەتا ژوتم بۆ نمونە هەناریان سێ و ینی سەرەتا ئەکردرێ و بە سرکە ئەکردرێ بە وشکراوی ئەکردرێ هەرێکە و قازانج و سوودی خۆی هەیە. بەڵام مەسەلەکە چیە ئەوەیە کە تۆ ئەتوانی بۆ نمونە ئەو سێوە یان ئەو هەنار و ڕووبە هەنارە ماوەیەکی زۆر زۆر بخۆی 2-3 ساڵێک بەکاری بهێنیتەوە. باشە ئێمە زۆر سپاس دەکەی خات و سیڤەر ئەحمەد بەشداربووی فستیڤاڵی هەنار لە کەرکووک هیوادارین لە تەواوی ئەو فستیڤاڵانەی کە ئەکرێت سەبارەت بە بەرهەمە کشت و کاڵیەکان گەنجانی وەکوێەوە بەشدار بن هەم هەلیکار بۆ خۆیان بڕەخسن هەم بۆ خەڵکانی دیکەش. سپاس دەکەین کام بەیانیە لەگەڵمان بوویت.